سڵاوی تیمی باسی ڕۆژ و کامەران حاجی عومەرتان لێبێت ئەم جارە هاتووینەتە دەڤەری بادینان لەسەر داواکاری ئەوان کە داوایان لە ئێمە کردووە کێشە و گرفتەکانیان بخەینە ڕوو ئەم جارە هاتووینەتە زاخۆ باس لە کێشە و گرفتەکانی دەڤەری زاخۆ دەکەین. چه خزمەت گوزارێک بێتەکردن بۆ زاخۆ؟ هەموو دشت کێمە هەمی تایبەتی بەلەدیە ناو شار سەرڕەسیفە سەرجادە هەمووی زبلە پیسە شارەوانی خزمەت ناکە گت کێم ئەو تەجاوزات لە نیوی جادەی دەدەینن سەر جادە دەینن ڕەسیفی دەدەینن ئەوانە هەڵناگرن ئەی چاوا دێتە فرێدان نە پیساتی ئەو کابراایەتێنە سەر جادای تشت دەفرۆشن تشتی دەفرۆشن لەسەر جادای عربانچی و مێز و هەیە لەسەر جادای یەک ناڕاکرد هەی دێن سعاتێک دەڕاکەن دەچن 4 ساعت ناینەوە دەینەوە دەچێن مەرغەب دێن 5 دقیقە هەڵگرن و دەچینەوە یانی پاک و خاوێنی نییە لازمە شارەوانی زیاتر کار بکات زیاتر کار بکات ئارێوەڵ ئەو پرۆبلەمی مەزنە ینی گەلک هەندێک جادا هەیە هەندێک ڕسیفە هەیە عالم ناتوان بێت و بشت هاتون چۆن نییە لەسەر ژبلی ئەو ینی گەلک کەس دەبێژێ خزمەت گوزاری پێشکەشی زاخۆ هاتیەکردن جسر هاتین و ینی بەڕێوەبەراتی جیاواز هاتیە بەکردن بابا هەیە کار بووە ئەف تشتە هەیە گەلک تشت هەیە و گەلک کێماسیژ هەیە کەماسی تو بێژە کەماسی زۆر هەیە هەموو جادەی چێ نەکردە هەموو تەسەیە هەموو جادە خراپبووە هەموو شار باش نییە ڕاستیفە باش نییە ئەو تشتە هەموو کەمە ڕاستە جسر هاتیە چێکردنی ڕاستە جیاوازات هاتیە ئێرە ڕاستیانی تشتێ باش هاتیەکردن ینی بودجەین حکوومەت بۆ زاخۆ کەمە لازمە ئەو بودجە زێدە بکە ینی واردی زاخۆ لە بودجەی زاخۆ زیاترە گەلک تو خەڵکی کیش باژێری خەڵکی مێردینێ باشە بسەردان هاتی کوردستان چاوا دەبینی خۆشە بەس شارعەوێ نەپاقەژم کێشەوی تەنە شارعەوێ نەپاقژم دەربکێرە ئەرێ وەڵڵا وخاستن وێ المعرضە هەنە گۆنجال هەنە ماشەڵڵا ینی عەرەبە جێ دەرناکە باشە خەڵکی ماردینی نوکەت و لە زاخۆی جودایە ئیکۆنۆمیک دنابەرە زاخۆ ماردین چاوە ژیانی خەڵکی کوردستان باشووری کوردستان یان باکووری کوردستان کیش ژیان باشترە ینی ئیکۆنۆمیکی وی باشترە یعنی خەدەمات ژیانێوی کار کەسابەت شۆلێ ڤر خۆشتر ژێدێ شۆلێ وێدێ خۆشتر ژێدێ بەس کە خەدەمات وێدا سفرە باشە دکاری بێژیە من ینی ماوەی 10 ساڵێن بەری چی خزمەت گوزارێک بۆ زاخۆ هاتیەکردن حکوومەت چ کردە؟ گوزاری وڵا شولتکردین ڕاستینە تو بێژی شول نەکردن مەسەلا هەندێک پارک بوومە چێکردنە پارکە نیواسی کێدا ئاباسیە شقانە چێکردنە ئەف جسر سەری زاخۆ چێکردنە ڕێکرد باش کار هاتی تەڤەکرد هاتنەکردن نەهاتنەکردنە بەس گەلە شول مای نەکردن سەر ڕێکرد مە گەلێک ڕێک خراپینە کەهرەب گەلە نەباشە کەهرەبا ئام هەموو یەکجارە مە زاخۆ بێژم زاخۆمە ناسەکنن یعنی یەکەم گرفت شارە بۆ ڕێنە ڕێگە لە خراپینە ماسیارە مایتان بچونەتەن هەمی بینە بەس ینی تو ئەوە ئاریشێ دەبێژی گەلە کەس دەبێژن کاکە لە دهۆکێژ وسایە لە هەولێرێژ وسایە دهۆکە ناوسانە مامە چەند دهۆکیان ببینێن ڕێکردوان چەند فارقن گەل زاخۆ کاکە سڵاو و ڕێز چاوان باشن ئالیوە چاوایە کار و کەسابەتیوە چاوایە والله الحمد لله باشە ینی ئابوووریە زاخۆ باشە الحەمدولیلا هەمی شتۆکەیە دەرەجەیەکە وەرە کاکە وەرە باشە ئەو دەبێژی ئەو هەواڵ دەبێژی ڕاستی ناخاوی دەبێژیم ئەزیش ناخابم هەمی توش باشە بەس ئێبۆلێ گاز نینە گاز ینی نەفت و مەبەستێتە نەفتە ئارێوەڵڵا ئەی ئەگەر گاز نینە نەفت نینە چ دکەن مۆدە چکین ئەمە ماجبوری دوکردین و دکڕن ئارێوە داربڕین نینە داربڕینی مەمنوعە مەمنوعە باشە
داخوازیێتە چییە بۆ والله حکوومەت داخوازی ما اول ینی بفەلە چ بێتە ینی خزمەت گوزاریەک پێشکەش بکە بۆ بس بۆ- موجد وقت خدا بيت گازش بدن ما الحمد لله گاز پێویستە زاخۆ هیچ خزمەت بێت کردی وەکی چیم ینی ئێستا حکوومەت دەبێژەکە کە من چ پێشکەشی زاخۆ بکەم شارعتمانە دیچێکن تۆزانین کنەبە و جێسی و حێ گوزاریە جێ سیاحی کە من ئێتین بەس کەمن باشە کار و کەسابەتی وە چەوە خودێ نییە نییە ناوڵە بێشوری زێدە بوو یان کەم زۆر بوو زێدە بیا و ئیش نییە و جادە هەمووی تاسا چێ بووە و باشە چ بێتەکردن کاکە زاخۆ چ پێویستەتاجی چنە ئەو شەبۆ بە هەموو لێرە بەتاڵن بێکاری هەن بێکاری هەیە دە ساڵی بەری چ هاتیەکردن بۆ زاخۆ نوکە جوازێ زاخۆ بخۆ کاری هاوڵاتیەک لە زاخۆ دکاری جواز بەڕێوبەتی زاخۆ دەربخە کارێکی باش بۆ دەبی ئەول هەموو ئەو کارە هات باکردنی بەس هاتکردنی دەبی ئەول ئەو کارە هات باکردنی بۆ زاخۆ دلێوە خۆش بەس بوویە هاتکردنی ئارێ وەڵا چ پێویستیدن هەنە بۆ زاخۆ بێتەکردن خودی پۆ پێویستی گەل مدیریت داوای را ئەوشمە پترت زانن کە چ پێویستی هەیە وەکی ئەم بۆ مواتنە مەسلەی کارتی نیشتیمانی لازمەویش بێتەکردن کارتی نیشتیمانی دەست پێ کردیە بەس نەهمون نەل حەمیدرە حەمیدرا دەست پێ نەکرە بەس هەندا ئاغلبە مەراکزای دەست پێ کردی هون دخوازن زاخۆش وەکی دن ببتە وەکی هەڵەبجە بێ بتە پارێزگایەکی سربەخۆ مافی زاخۆ هەنە یعنی احترام بۆ حەلەبجە ڕاستە حەلەبجە کیمیا باران و شەهید و شەهید بەلێ زاخۆ هەر زاخۆ بگیرە حتا ئەو حەلەبجاتی کیمیا بارانکردنی نینە بۆستێکل ئاخا کوردستانی شەهیدێکی خەلکی زاخۆ خوی ناقل سەر نەڕشتی ینی لازمە زاخۆ زێدەتر احتیمان بێتەکردن ئەس نابژم تا حەلەبجە زیاتر بەلێ دەبی بێتکردنی بێتەکردن. یعنی بانقێکە ئەوە بۆ ملەتی کورد ئەوە شێستوەیەکی حتا vêgavê زاخۆ بانقێکە بۆ ملەتی کورد خەبات و خزمەتی و قوربانیە زاخۆواتان بەشێک لە هاوڵاتیانی زاخۆ دانیشتوانی زاخۆ گلەییان لەوە دەکرد کە شارەوانی بە باشی ئەرکەکانی خۆی جێبەجێ ناکات بەڵگەشیان بۆەوە زبڵێکی زۆر خاشاکێکی زۆر لە ناو ئەو بازارە دەبیندرێ ئێستا کاژمێر یازدەیە کاتی جموجۆڵی بازرگانیە خەڵکێکی زۆر لەم شەقامە دێ و دەڕوا بەڵام فەرموبینن ئەمە زبڵێک ئەمە زبڵێکی دیکە پاشماوەیەکی دیکە هەتا دەڕۆی ئەمە زبڵە خەڵک دەڵێ ئەمە دیاردەیەکی ناشرینە پێویستە شارەوانی کاری خۆی بە باشی بکە بابزانین ئەو دوکاندارانە سەبارەت بەم دیاردەیە چ دەڵێن ئەمە ئەم چیە مخالەتەمە هەموو ڕۆژ وایە هەمی ڕۆژ هاوهایە ئەو دکاندارە لەنی بەلەدی دەهێت ڕاتکرد بەس دکاندار هاوکار نییە دوکاندار سوچبارە سیجە دکانداریە باش ئەوە یەک جار بەلەدی ئەو پاک دەکات وڵی ڕۆژە سێ جا دەهێت پاقش دەکرد دوکاندار والله هاوکار يا وقليشي من ما بتاني بشرعي همي توفيجني اجيش بروت توفيجني بشرعي مدفد بلدي وغلوما بي دیاردەیەکی جوان ئەو دياردك شوي ديارده بيسترنينا بس بلا بلدي قبول دەکەن ینی بۆ قبول. دوکاندار شتێکی عیبەکی مەزنە خەڵکێکی بیانی گەشتیارێک دێت سەحدەکە دەبێژی خەڵکی زاخۆ چما دەبی وسان خلك زاخ لازم هر دكاندار که غرامه بك دا قليش غرامة. غرامه غرامە چارەسەرە غرامەت چارەسەر ترس بکرد ینی بگرێت ئەو او ديارده حتى ويل ميزا خامت اینا چكو ها تلك 5000 غرامه كل هميا بربيره ملت ما بس پاره ترس چتش دينا ترس بس وقت غرامه کەوایە لازمە شارەوانی ئەو کێشەیە چارەسەر بکات بە غرام ئەوە کێ وەراقی لۆ بنوێست غرامە بکرد نه دکاندار ولید کن سیجت شارانین حکمتنا چما سوچویە ینی بلا شەف حاو- ناتە پاکردن بله بتید پاقش که بس بلا حاویا دیننو ایک هبت سی که دادای میبید و بچه حکم من گلش آبت از غرامه کرم از خانه آبیجم بس مادم از غرامه منافت از آبیجم خدا ینی غرامە بێتەکردن نازم غرامه دنیای حمیه حکمت بس بغرامش الشعبي اگر نه بغرامه بت چه حکمت نشه شعبي باشە هەمی ڕۆژ حالێ ئەو شەقامی و سایە هەمی ڕۆژ ایواری جهول تیتیم تو چ دەبێژی شارەوان چت بێژیەوان والله سیجی دەبێژی شارانین قانون جێبەجێ بکە نه نه چه قانونی نه شارانیه نینە نه نه والله نینه حکوومەت بەری چی کردە لازمە حکوومەتی ئێستا ینی نوین کابینەی نۆ چ بۆ زاخۆ کار بکە حکومت اوی گفت که لازم
شارع زاخو چێکرد شارع زاخۆ چێکرد یەکەم شارە جسری زاخۆ گەلە نەقسانی تێدا هەیە گەلە جسری زاخۆ نقصانی تێدا هەیە بێت هاری کاریا زاخۆ بکرد شناحیە هەمی پارەی بە شما ئەوی دێڤ لازمە جهێ سیاحی چێکرد ناوچەیە سیاحی نینە لە زاخۆ خودی کێم کێم گەشتیار دێتە زاخۆ گەشتیار دێت بە چ سیفادەی زاخۆ ناکرد چما ناوەڵا ji ber çi yani خودی هەموو ئەڤ ژێ ئەم ژێ دکاندارین فەیدێ ڕبعێکی ژمە ژێ نەکرا تو داخوازیێتە چێ بۆ حکوومەت خودی داخوازیە من ئەول ئەوە ژێ ئەف کۆمپانیا گلێشی نەگە لە پاقژە ئەف محلێ هەنێ هەمی محلێ زاخۆ گەلک جارە دو ڕۆژە ئەو گلێشت بەردەریکێ ماڵا بهنجێتێ نەگە لە پاقژە پاقژ نینە نه پاقژە نه کۆمپانیاکە ڕێک و پێکا بەس یا پارانە بستینە yani erkek خۆ باش جێبەجێ ناوەڵام جێ بجاه ناکرد ئەف کۆمپانیا بەری وێ گەلە لاوتن کاندارۆژێک دێن پارە مەسەلا بە 20,000 دەژەستن تا 25,000 و 50,000 بۆ بەهۆش بەروی گلێشی دەژەستن مۆکاوە گلێژە هەمی مۆسەر شۆرە چ دەخوازن چ دەخوازن خودم مەگەلێک دشدان بخوازن مەسەلا ئەم پێرێکی هەرە بێ ئەف گلێشە مۆسەر شۆرە چەند دەی پارەیەکەم پێری کارە خودە 16,500 وژام نزۆن هێشیمەنە باشە لە دوهۆک چەند دەدەن لە دوهۆک دوهوكش نفس الشيء تمام فرق نینە کاکەوە دەبێشە نفس شتە خود جمع لازمه چی بد خود چێ ببی yani کارەبا چێ ببی کارەب چێ شارعش چێ ببی وانی حاجی توش وسا دەخوازی شارە کارەبا شارع كهرباء حکوومەت چ بۆ وە بکە داخوازیەوە چییە حكومات همية بوماتكت همية بوماتكت کریە چشما كيمنينا کەم نینە الحمد لله بعاشمة دنما مرتاحا وآزادية حكومات ما بوما صابت الحمد لله بێژنە من ڕەوشەوە چاوایە بە شێوەیەکی گشتی یعنی ئەوە جادەی نێودەوڵەتی خودی جادەمە نێف دەوڵەتی نەگەلک باشە و یا گومرکۆی ئیبراهیم خەلیلە و یعنی کوردستان تقریبا بێژە هەمیە سەروێ جادەیە هەمین جادەیە هیچ خەڵک خزمەت لە ئەوروپا دێ لە ئەوروپا دێ دێتە vê جادەیە ئەو تاسە زێدە هەنە ها بەڵێ هەمی شتێ هەمی سارت بار هەلگرن و پاسن و بچیکن و یعنی هەمی ڕەنگانە خزمەت گوزاری جادای ئیبراهیم خەلیل دەرینە ڕاستی باشە نوکە بەردەکێ ماڵێ تەشار جادە نینە خودی بەردەکە ئێمەش جادە نینە و ئاهەنەچێکریا توێت بینی مەسەرەن هاتوێ حالێمەت بینی تەقنە و بچیکردمە و مدرسه جمال پشویرینی نه ثانوی ما مدرسه ابتدایی هست یعنی کشه مدرسه شنه آره خودی ما کشه مدرسه جکار نه تاخیر و چیه او گرگ چیه باکرمانه باکرمان جاده پیوسته آره والله کتابخانه پیوسته آره خود کتابخانه بس یا یعنی حتی ششیه زیادتر نینه هفته و هشته نینه یعنی اعدادی نینه چند برام خلیل چند کیرکه چند زاخو و عالم زکاری فقیره فقیره آره خودی یعنی ملتک فقیره باشه چه بهترین بود زاخو باشه اون چی دخوازن یعنی سیدا مال ما تو بی ها چه تشنینه نینه نه خدمت گزاری یعنی چند سالی رابر ناتیه کردن بود زاخو اب شارعات که نیوار از این شده بله بله اگر دور نبی بله اب شارعات چی کردنی سرین شارعی 10 متر من 10 متر بله 10 متر مگوت سیدا حتی هر خیره خواهی مقاول آخر از گل مقاول دوی کی بی بله مگوت سید هر تا خیره خواهی که لو بکه 10 متراژی چی که گوتورای مگو خود خیرات ننویسد باشه زاخو چی لازمه بهتر کردن یعنی پیداویستی و چی لازمه دوکا حکومت دبیجه ما خدمت هاولاتی خود دکین خدمت همی باجرین کردستانی به جدایی بکین یعنی زاخو لازمه چی بهتر کردن ودي بوزوخ روسيا تتكلم بس بما بيكم مال جيك جو تشنو تتكلم ناتي نعم خد بالخد الشرع ما هم يدينا اوخا وتاقنا محل ما وقت امرك به طبي بشتنجين نظر ساكنون تشناتر مدرسه ما يو ابتدائي حتى بيقوي ثانوي مانينا عيال ما تشمبرم خلل ثانوي نبي تشكن عيال ما تشمبرم خلل خدي تشمبيك خدي هاي سهل هزار امدنا بس كوستري حالته باشه حالته بدره بله باشه او چی اون جاده و ساعت چویه و چه سال و سایه خدا و مهندی ما بیره وصانیه یعنی دیرته نه بیره نه ده مهندی میدید وصانیه هر وصانیه هر وصانیه باشه یعنی
پرۆبلەم نییە مەکێشە نییە نینە چێ ناکەن برم چێ ناکەن. هەمە وەسانیە ئەف شارع چێکردن ji vêrê negihandne ser şarع یعنی شارە چێکردێ بەس ئەو ew پارچە ma negihandin wêranê negihandne deretkir negihandne بۆ زەرەر چێ بوویەوە و شارتایە و تڕمبێ تایرە تاقێ سیارە دەعم دەبێ هەر تشتە دەبێ چێت باشە هون دەگەل بەرپرسێن ئیدارەیەن زاخۆ نەئەقافتینە کاکی من چما جادەیەکی نێودەوڵەتی وەکی ئیبراهیم خەلیل زاخۆ کوردستان عێراق تورکیا وسا خراپ بە بەلێ وڵە خراپە برا چێ ناکەن بێژن جی چێ ناکەن قایمقام چ دەبێژە قایمقام بژێ ئەرێ وەرێ و چێ ناک ام نكو صايغ تاكسي مثلا رقم ما قالك نقوش يعني حتى مخد برا في شنو انا في مثلا نفر دسخو ما برد كد ام دروست انت لك دي بش ما ديما دعم كد يعني قالك اوريش يعني دعم چه دبا قالك قد شد بت خاص ليره قالك شد بت ليره روجانا بارا مده اینجا دهم چید بد یعنی او قلبالغی نوکا او تاسه و او قلبالغی هم شارعش بیطانگی و تاسه 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 برای خیلی بخوام من تریلیه تو هم تریلیه خیلی تاسه باشه سیارت دشکل بیش هر کواشه تی چی کواشه شارع نینه تی چی سیاره چی کی تری کواشه تی چی بیچ باشه کشه زاخو بس او شرعه يا سرق يا شارع يا مهم شارع مهم شارع شارع الدوليه شارع جمرك شو الحمي سبي شارع شو تكرن باري بالدنيا حمد بكم مركز شو تكرن ام شارع همش كستيه همش كستيه همش كست خد بيني زمستان الشي ماس يا بيرب قري بيتشالو تاسوا ودي ما تشليكي شي ناكن بدنا درسي هاي باسي چنگ هاي باسي خلاص ابا 2020 يعني بري محافظ قوتي ما بارا تمام كريا يعني بارا ورقرتي چه دبا يعني هنا او برسيار دكن شو معناته تشارع ولا چما مادام قدرم چنگ چما چينا چوا جاني و چوا والله جياني ما حاشا جنابته جياني بزوريه ايش چما زبرت چه شارع نيا كهرب نيا وغازي ابد اوس 4 سال يك جاري غازي دوا غاز اري بخوا يعني نبونا غازش كشيه بخواي كي شيء زور زور اري بخوا او بيانيه من هاتم او شارع ابراهيم خليل بله او دو كس لمردن دو كس لا بيشي مانقد ولا بيشي 20 روش تريلاكي خولا دنگا كلا نيوي شارعه علامتها نيا هوش داري نيا كس نيا بلد كاكا بو او سايد ابو هيك سايد وهيج علامتها كيش نيا ام بيانيش بيش برقا كات بخواي سياره طلبوا بهيك جرب روداوین هاتوچو زیاده چه دبا لبه شارعه آره خود رون هاتن ها و حادثه ها به چاله چه بونه هم جاری ها به تو کنت ده خنقین و ناکن مونا بینو چلی ها که جمعی زاخو نینه خدمات ده نینه خدمات نینه ای برپرسی شهر هون دقل اداره شهر ناقافه نابیشن که خدمت گزاری نینه هم بیجن نابده پیدا ناکن چما تای خودی بدگوری یعنی جاده خرابه خودی جاده خرابه تکل نامینه یعنی خراب بن هو بروبلم اوجا برنامه ازار برنامه يعني دليتا دستيتا لناف دليتا باش نوكا طايا من دليتا اريخ واجبرا عين زحمتيه بس بي جاده خرابه يعني جاده عندك جاده دي خرابه اف جاده خرابه نيه يك خرابه يك باشا بله باشا تو وصاي بانشرشي ها باشا قالك رودا بدينا تشكر اري والله زور قال رودا تشيل عشارعه قال خرابه همي خرابه جوله هاي ديتا تقين قالت تاقن بالي بس كاريتا باشا بدي جا شارعي اقاو شارع بيتا تشكر ماليتا مكاسبيتا زي شو اللي مكيمت كم دبا يعني رزقيتا لسر خرافي بشارعي بالي والله قصدك يا شارع بيتا تشكر يعني والله ما بيت تشكرني بس ساغلامي انساني ساغلامي انسان ضروري بدوا داچونمان کردووە تا ڕادەیەکی زۆر خەڵک دەڵێ ینی نەزاخۆ پرۆژەی خزمەتگوزاری کەمە بە تایبەت گلەیی لە ڕێگەوبان دەکەن چ پرۆژە هەیە لە زاخۆ چی دەکرێت لە داهاتوو چی کراوە لە ڕابردوو خو يعني فرق جدين ما بين الزوخ وقضايا ديجي چونكو دائما كومبينات كامل المحافظة على دي بالعكس احتمال خلك وجوزندو هيك بروجكت كامل في قلزخو بس وصلنا العمد كامل سبب جيت معلوم انا هش حفت شش حفصلك خيرانو يودي كبلديه مثلا بلديه ما يوزخو وجوش همي بلديه دي بترا بس بترا بس تيروزخو هرنو طبعا او كل نوزخو بقريه
هیچ صد شش جدت نو زخو نقر کرینه قیر نکراوە غير نقر صد گرک زخو باشە بۆچی قیر نەکراوە جەنابی قامێد ینی ئێستا تۆ بە هاوڵاتیەکی زاخۆ بڵێ دەڵێ کاکە ئێمە نەوتمان هەیە ئیبراهیم خەلیلمان هەیە بەڵام لە هەر شارێکی کوردستان هەر قەزایەکی کوردستان لە سەدا شەستی ینی قیر نەکرابێ کارەساتە بۆچی زاخۆ بێ شەقام بوو چونکە میزانیانینە ئەوە چەند ساڵە مەخەپەنینە حکومەت زانیتن و ئەو پۆرەهەی طبعا هەنگی ئەزل بێرە بە 4 ساڵە ئیشافەکە کولی ئەم ساتکەین و جێ خوددا سات بیتن طبعا گەلک جۆدێک چێ بوون شە بۆ 4 ساڵە ئەو بوجدۆ بەلەدیە پێهەی بۆ ژێربانی ئۆمایۆ زاخۆ گەلک شولەوەتیەکەینێ بەس هێشتا پێدی گەلک وەدیە باشە کەوایەوە پێویستان بە پارەیە پێ نەبێتن ینی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ئاوڕێکی جدی لە زاخۆ بداتەوە وایە سۆنی چە شەکل جیایی بەرین و کە مەسەلەن ئەم بێژین کو داگەهەکی سنووریە زاخۆ ئەم بێژین کومە نەفتایی زاخۆ حساب پتر و دلاری مەهەبووە ئەوە چەند ساڵە ئەو ژینینە ئەو نەمایە هەکەومەوە تاوان دۆگەلک پتە پێتەکەینێ سەرڕۆی هەندێ مەسەلەن ئەوە چەند ساڵە بێ بەس جۆرەکەن دە پۆرە تەخسیس کرد ئەنجومەنی وەزیران بوو پۆرێزگاه دوو کرد تەوزیعەکەن سەر قەزا عەدالەت تەوزیعەکەن دفنی زبان فوسێەوە ئەو پۆرەوەتیژی 5-6 ملیۆر دینارێک بوو نەچێکی وەسە بوو ما تەوزیعەکەن هەسێ نوحیەت ما و لەگەل مەرکەزیەوە خۆ دەشول پۆت نەکەنی یۆدی هەندە شولە دیتە نەکردنی ینی بۆر بکە ئۆڤێ کە هەرە بێ بەس مشکلەمەوە ڕئیسی ڕێگۆبانن ڕێگۆبان نەبەس ناو زەخۆژی هۆ یەت گوندۆژی گوندەکان گوندەکۆژی گەلەکە مشکلتن و یۆڤێرەیە بوو ئیبراهیم خەلیل ئەو چونکو منفەزی عێراقیە و ڕێگەکە عامە مشکلە شەمی و مەسر ئەوە باشە جەنابی قایمقام تۆ باس لەوە کرد کە ناو زاخۆ لە سەدا شەستی قیرتاو نەکراوە بەڵام ڕێگای ئیبراهیم خەلیل کە لە ئەوروپا و تورکیاوە خەڵک دێتە کوردستان و عێراق تاوەکو ئێستا نۆژەن نەکراوەتەوە ینی پێشتریش محافظ باسی لەوە کە لەو بۆ کوردستان بیشتار کە لە 2019 کارەکانی تەواو دەبێت بۆچی وەستاوە کارەکانی ئەم مشکلتۆنی چ ینی سۆی دێت توش چیش زەخو بوو ئیبراهیم خەلیل ئەو بۆ ژێرڤۆنیۆ زەخو پێرۆر چێکرد چێکرد سەر مهم چێکرد بە سۆی دەهاتنێ نەچێکردە وە کەشف هۆتە چێکنێک و هەموو بۆش چێکن کەشفەکە بوو 4-5 ملیۆرێک تاوان دیف مواصفات الدولي ندبوا كشف يعني او 4-5 مليون دولار دانو 4-5 سنه ودا بيجي تبع كشفكم مظبوط هتا تشكيني كو هدو سوي تشبن قال اوفر باس قال تشبن يعني بتتشكي بسرو برورك هيك اخر تشتوك معلوماتين ازبن مبلغ 8 مليون دولار بو صرف كراوه نصرف كراوه موافقات تانية مبدئي وموافقات تشتين بس ام قال بلديات جو خفتين نه بلديو ما بلد قلت رزبنديه رزبنديه مشهور عباره مثلا وزارت مالیه پور تخصیص کرد بو فلان مشروع فلان مشروع کوای و امید دکن به زودترین کات حکومت ام امید کم قامت شهر سر بك بلاي كميو از قالك اميدم افصل تمام بتاكد تمام نوع يعني ده سهوله تاكلني طبعا ده كان ولا صالك خلاص نبيت ولا بس از بورد كم كو افصل بهت قال شق ايراني ديشن نرودن شو وضع عراقي قد بينن خربطه كايل عم قال بشق وضع بهت راجرتني از صاد سطر شمكوش اوليات مشروع ما بروجيت ما يتفال وام دو خاص كان كو جيب بتن افروجه زاخۆی دەلال یەکێک لە کۆنترین شارەکانی کوردستان کە مێژوویەکی زۆرە زیاتر لە 300,000 کەس لەم شارەدا دەژی لە قەزای زاخۆ بە هەر 4 ناحیەوە دانیشتوانی دەڵێن لە ماوەی ڕابردوو ئەم شارە فەرامۆش کراوە بەڵگەشمان بۆ ئەوەیە لە سەدا شەستی شەقامەکانی ئەو شارە تاوەکو ئێستا قیرتاو نەکراون ئیدارەی قەزای زاخۆ دەڵێ پارەمان لەبەردەست نییە چاومان لە حکوومەتی ئێستای هەرێمی کوردستانە بودجەیەکمان بۆ سەرف بکات تاوەکو خزمەتگوزاری باشتر پێشکەش بە دانیشتوانی دەڤەری زاخۆ بکەین ئەوان دەڵێن ئەگەر پارە هەبێ خزمەتگوزاری دەبێت ئێمەش بە دوواداچوون دەکەین کێشەکانی ئەوانمان خستە بەردەم حکوومەت و ئومێد دەکەین لە داهاتوودا کەمێک لە کێشەکانیان
کەم بێتەوە تا باشێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.